گفتوگوی ئەم پرس و باس و بابەتە دەکەین لەگەڵ بەڕێز دکتۆر عەبدوڵڵا میرەبان دکتۆرای هەیە لە زانستە سیاسیەکان لە تارانەوە لەگەڵمان دەبێت. دکتۆر سڵاوت لێبێم، کاتت باش، سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان. ڕوانینی تۆ چییە لەسەر کۆبوونەوەی ئەو هێزە زۆرە لە سنوورەکانی ئێران؟ ئایا جەنگ ڕوو دەدات یان بە ئاشتی ئەم گفتوگویانە کۆتایی پێدێت؟ سڵاو ڕێز کاکرانگۆ بۆ جەناب و بینەرانی خۆشەویستی کورسات. هەروەکو ئاماژەکرا و هەموو ئاگادارن کە چەک و تەقەمەنیەکی زۆر و زەبەلاح و قۆرس لە دەورەی ئێران کۆکراوەتەوە. هەموو ئاماژەکان بۆ ئەوە بۆ ئاراستەیەن کە هەر لەحزە و هەر سات و کات ئەگەری هێرشکردنە سەر ئێران هەیە، بەڵام لە هەمان کاتیشدا هەروەکو هەموو دەزانن دۆناڵد ترامپ دەستێکی هێناواتە پێش بۆ دانووسان و معلوم نییە. دۆناڵد ترامپ لە کتێبەکەی خۆیدا لە باسی معاملە دەکات، باسی معاملەکە نابێ بەرامبەرێت، نابێ کڕیار یا فرۆشا و ئەو کەسێک کە معاملەی لەگەڵەکەی دەستت بخوێنێتەوە کە تۆ ئاماژ چه بەڵێنێک دەدەیت ئەوە زۆر ڕاحەتر بە باشتر لەگەڵ کێشەی ئەمریکا بەگشتی نەک دۆناڵد ترامپ لەگەڵ ئێران کێشەیەکی دروستە ئەتۆمی مەترسیە بڵێ بۆ سەر ناوچە و دەوروبەروانە یا مەسەڵ بۆ ئیسرائیل، بەڵام کێشەی سەرەکی ئیسرائیل ئەوەیە کە ئێران دەیهەوێت وەک هاوپەیمانێکی خۆی دەربێنێت، یعنی لە هاوپەیمانیەکی نووسراویان نەنووسراوی لەگەڵ چین و رووسیا بێت ببێت هاوپەیمانی ئەمریکا. چونکە ئێران لە وەرژی ئەمریکا زۆر گرنگ. دکتۆر لەو بەشەدا کە باست لە بۆچوونەکەی دۆناڵد ترامپ کردووە لە کتێبەکەیدا هێڵ ئینتەرنێتەکە باشنە و حەزەکەم و بڕگەمان بۆ دووبارە بکەیتەوە. دۆناڵد ترامپ لە کتێبەکەیدا باز لەوە دەکات کە بەرامبەرەکەت یاخود کڕیارەکەت نابێ بزانێت دەستت چی تێدایە، نابێت دەستت بخوێنێتەوە. بەڵێ ڕێک وایە، یعنی دۆناڵد ترامپ لە کتێبەکەیدا ئاماژەیەکە کە ساڵانێک لەوە پێش نووسراوە پێشەوەی بێت سەرکوڵ ئاماژە دەکات دەڵێت لە معاملەدا نابێ بەرامبەرەکەت دەستت بخوێنێتەوە، تو نابێ نیەتی خۆت بە تەواوی ڕووکەی کە بتوانی زۆرترین پشک لە معاملەدا بەدەست بێت. بۆیە تا ئێستا ئەو هەموو چەک و تەقەمەنیە معلوم نییە کۆتاییەکەی بەڕاستی شەر دەبێت یا دەیهەوێت پشتێکی زۆرتر لە معاملە لەگەڵ ئێران لە دامسانەکاندا بەدەست بێت. گەرچی چەک و تەقەمەنیەکان زۆرن، ئەمە ئاماژە بکەین لەگەڵ ئەو هەموو چەک و تەقەمەنی ئێستاش لەگەڵ ساڵەکانی 92 زاینی وێرشی ئەوەڵی کەندا و عێراق و 2003 لە بواری کەمیەتەوە یعنی لەباری هەژمار و ڕێژەوە نەگەیشتێتەوە واسە، بەڵام لە بواری کوالێتیەوە لەسەرترا، یعنی ئێمە لە شەڕی کەندا ساڵی 92 زاینی 6 کەشتی فڕۆکەبەرمان لە ناوچەدا بوو، هەزاران تانک و زرێپۆش و 450,000 سەرباز لە ناوچە بوو. بەڵام ئێستا کەینێ بە ڕێژە زۆر کەمترە، تەنانەت سەربازەکەی کەمتر لە 70,000 فڕۆکەی کەمتر لە 700 دانەیە فڕۆکەی جەنگی وە ناوە فڕۆکەبەرەکانی کەشتی فڕۆکەبەری 2 دانەیە. بەڵام لە بواری کوالێتیەوە ئەوە دەتوانین بڵێ زۆر لەسەرترا هەم لە ساڵی 92 هەم لە ساڵی 2003. ئەوەی کە گرنگە لێرەدا دۆناڵد ترامپ خۆی چون زۆر ئاماژەی کردووە کە من نامهەوێ ئەمریکا ببەرێنێ شەڕێکی پێشایەن و کە تێچووی زۆر بۆ ئەمریکا بێ وەکو شەڕی ئەمریکا، وەکو شەڕی عێراق، وەک شەڕی ئەفغانستان، ئەو نایهەوێت تێچووی هەبێ، نایهەوێت سەربازی بکوژێ و نایهەوێت بۆ مەودایەکی زۆر بچێتە نێو شەڕەوە. بۆیە سەرەتا بە هێزێکەوە هات وای زانی کە یا دەتوانێت گورزێک لە ئێران بدا و بێنێتە سەر مێزی دانووسان، یا ئەوەی کە ئێران باز داوە بێتە سەر مێز دانووسان. گرژی ئێران لە شەپۆلی ئەوەڵدا بۆ هۆی ئەوەی کە دۆناڵد ترامپ تووشی شک و تەردید ببێ. بەڕاوێژکارەکانی پێیان وا بوو کە ئەوەندە چەک و تەقەمەنیەکی ئەو زەمانەی ناوەتی کەمەوە بۆ هۆی ئەوەی کە ڕۆژ پێکا بیتە چەک و تەقەمەنی قورس زۆرتر بێنێتە ناوچە. ئێستاش کە ئێستاە گەرچی کارناسان پێیان وایە چەک و تەقەمەنیەکە ئەندازەی ئەوەی هەیە کە هێرشێکی زێرەک بڕ و کوشەندە و یەکلاکردەوە لە ئێراندا، بەڵام هەروەکو ئاماژەکان دۆنکن یەکێک لە گەورەترین ڕاوێژکارەکانی سەربازی و ئامنی دۆناڵد ترامپ ئاماژەی کردووە کە لەوەیە ئەمە ناتوانین لە گورزێکی کورددا کاری ڕژیمی ئێران یەکلاکەینەوە. ئەوە شتی لە نێو دۆناڵد ترامپدا زۆرتر کردووە و پێی وایە کە
ئێران دەست دەکاتەوە واگەروی هۆرمز و هەنداوی فارس و ئەوانە نائەمن دەکا وڵاتانی عەرەبی نائەمن دەکا قیمەت وە نرخی سوتەمەنی لە دنیادا دەباتە سەرێ شەپۆلێکی کۆچبەران لە ئێران بەرە وڵاتانی ئوروپایی و دەوروبەر وەڕە دەکەوێت نائەمنی دەکەوێتە ناوچە و ئەوە لەسەر دۆناڵد ترامپ گران دەکەوێت لەسەر کۆماری خوازەکان گران دەکەوێت ئێستا هەڵبژاردننی نێومەودایان لە ئارادایە دووبارە تۆپی جامی جیهانی تۆپی پێیان لە پێشە چەند مانگی کرد بۆیە ئێستاکەینێ ئێمە نازانین لە کۆتاییدا دۆناڵد ترامپ دەستوری هێرش دەدا بۆ سەر ئێرانیانە چون دا ئێستاش کەی مەقسە دەکەین کۆنگرە تاییدی نەکردووە هەرچەند کە کۆماری خوازەکان لە کۆنگرە زۆرینەن و ئەگەر لایحە بچێتەوێ لەوەیە تاییدی کەم بەڵام ئەگەر تاییدیش تایید نەکرێت دۆناڵد ترامپ ناتوانێت لە 4 هەفتە زیاتر شەڕەکە درێژ بکایێت یعنی بەپێی یاسای ئەمریکا سەر و کۆمار دەتوانێت تەنها بۆ هێرشێکی کورتماوە لە 4 هەفتە کەمتر بێ یعنی کەمتر لە 1 مانگ هێرشکەی تەواو بکەن باشە دکتۆر بەڵام ڕوا دوایە دکتۆر بڕوا دوایە دۆناڵد ترامپ پابەند بێ بەم بابەتانەوە دوێنێ لە دوانێکی داوە هەندێک جەنەراڵ و سەر بە بڵێن فەرماندەی سوپای ئەمریکا و تویانە نابێ هێرش بکەی لەم کاتەدا لانی کەم نابێ ئێستا هێرش بکەی زۆر ئامادە نین بەڵام ئەو توێتی ئەوە منم بڕیار دەدەم و خۆم بڕیار دەدەم جەنگ دەست پێ دەکەم یا خۆتنا پێ دوایە دۆناڵد ترامپ ئەگەر بیەوێ دەست پێ بکە زۆر ئەنی گوێ لە کۆنگرێس بگرێت لە دامەزراوەکانی ئەمریکا بگرێت دۆناڵد ترامپ کەسێکی سەرڕۆیە و زۆر جوابی کەس ناداتەوە تەنانەت ئەگەر بووی لە بەرامبەر دادگای فدرالیشدا دەوەستێتەوە یعنی ئەگەر بتوانێت لە بەرامبەر کۆنگرەدا پێم وایە ئەگەر دەخۆی ڕاببینێ کە شەڕەکە بەڕاستی بەرەندە دەبێ براوە دەبێ دەیکات چونکە ئێمە ئەزمونەشمان هەیە لە دەورەی جۆرج بوشیشدا ئەوە زبونەمان هەیە کە کۆنگرە تەسویبی نەکرد ئەوان بۆ شەڕێکی کورتمەودایی کەمتر لە مانگێک مەسەلەن چون بەڵام درێژیاندا یعنی ئەوەیە کە بچێت دوای دەتوانن ڕێگای دۆستەوەکە یاسا دەور بدەنەوە دۆناڵد ترامپیش کەسێک نییە کە پابند بێ بەڵام لەو شەڕی ئەگەر بێوێ هێرش بکاتە سەر ئێران چۆن دۆناڵد ترامپ لە دەرەنجامەکەی نیگەرانە کە ئەگەر مەسەلەن شەڕی درێژمەودا و تێچووی زۆر بێ دەیەوێت پاری بەرپرسیارێک دکتۆر هێڵەکەی زۆر باش نییە نازام دەگەڕێتەوە لامانیان نا بەداخۆ ئەو کارانم دەڵێن هێڵەکەی بە تەواوی وەستاوە بەڵام پەیامەکەی گەیشت هەندێک زانیاری زۆر باشی باس کرد لەوەی کە تام چرکە سادە ینی ڕوون نییە هێرش دەکات یان نا بەڵام 2000 دۆناڵد ترامپ خۆی بڕیار دەدا لە ئەمریکا و زۆرجار بەرامبەر بە کۆنگرێس دەوەستێتەوە بەرامبەر بە دادگایی فیدرالی ئەمریکا دەوەستێتەوە لە پرس و بابەتەکاندا ئەوەی گرنگ بوو ئەو بابەتی کە باسی کرد وتی دۆناڵد ترامپ ساڵانێک لەمەوبەر وتوێتی کە نابێ بەرامبەرەکەت دەست بخوێنێتەوە بزانێت چی تێدایە هەر بۆیە ئەمەی بە عەمەلی یعنی کردووە زانیمانە زۆر جار یعنی شتێکی کردووە لە عەقڵ یان لە زانستی سیاسی بەدەر بووە و کردوشێتی بەڕێزان بەردەوام دەبین شوێکی کورد وەرەگرین و دەچینە لای تەوەر و پرس و بابەتێکی تر